بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزانم، سلام و رحمت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکی تر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام لەو زنجیرەیەی کە دەستمان پێ کردووە لە بەشی دووهەمی تێگەیشتن لە نامەخواییەکان، حاڵی بوون لە ئیحسان، چۆن بگەینە ئەم مەقام بەرزانە. خۆی گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێت: إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. يعني فرمي إن الله لا يضيع أجر من أحسن عملا. هرگیز صايع بوون بەسەر کردەوەیەکان نایە کە پاڵەفتە بێ بۆ خوا، صايع نابێت. لەبەرەوە هەرچیمان کردووە هەوڵ بین لەم ژیانی دنیا دەستمان بەم مەقامە بەرزەی ئیحسان بگات. خۆیش بە تەوفیقی خوایە، بەڵام ئێمە باسی ڕێگەکانی، وەسیلەکانی، هۆکارەکان و هەندێک لەو نمونە جوانانەی کە خەڵکانی موسڵمان و ئیماندار تەنانەت لە وڵاتەکەی خۆمانە کامڕۆ چەند نمونەیەک باسەکەین لە ئەو پەڕی لاوازی ژیانی دنیایانە، لە ئەو پەڕی فەقیری و کەم دەرامەتیە، بەس چونکە دۆستی خوا بوون، چونکە زۆر نزیک بوون لە خوا، کە زۆر جارم حاڵەتە هەموو کاتێ بۆ ئینسان مەیسەر نابێت. خۆی گەورە چۆن چۆ بەهانایانەوە. ئێمە لە خزمەتەوەی ئازوو خۆشەویستان بۆ ئەم ئەڵقە زۆر گرنگانە کە بەڵکۆمە خۆی گەورەیە کە ئەم بەرنامانەی ئێمە دوعایەکی معنەوی بێ بۆ خۆم، بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و بینەرانی ئەم بەرنامەیە، کە بمانگەێنێ بە پلەکانی ئیحسان، بگەینە ئەو مەقامە بەرزە و ئەو بەهەشتە ڕازاوەی کە خۆی گەورە بۆ عەبدە زۆر ساڵحەکانی خۆی لە دنیا دایناوە و لێرەوە ئەیان گەێنێ بە مەقامە بەرزەکانی بەهەشت و فیردەوسی عەلا ئینشاء الله. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. ئەگەرێکی ئیمانی هەبێ و ڕۆحێتێکی ئیمانی هەبێ، قەت ڕێگە بە خۆی نایە کە شتێکی خراپ بابێ، شێگانی شەکەی بە پێچانە بکە یان شتێکی ناشرین بکات. بۆیە لەم ئیسلام سەرچاوی هەموو جوانیەکە. وەسامانجیان ڕێکەوتۆ جاریوە بۆ کەسێکی فەقیر هاتووە نانێکتان ناوەتێ زۆر دڵی خۆشتر بووە لەوەی کە پارەتان لێ وەرگرتووە. بزە بەدوایە بەڵێ ڕۆژانەیەمەوە ڕومانتیەکات کابرا جاری وایە کاڵێ شتێکم بەرێ ئەگەر دوئۆنی پارەکەش پارە واتێ بەقەرەوە مرتاحنی کە بە بەلاشەیەتی لەبەر خواییتی. نەتیجەکەی هەر لە دنیا بینیوە خێر و بەرەکەت ڕژاوە بەسەرتان. بەڵێ بزەوت ڕۆژێکە گەر شتێک بن بەیەکێ و یعنی تازەوەرەکەمەوە ڕۆژە بازارەکەمان دووقا دەبێت. هەرەوەڵە حەڵاڵخۆری چەند ئینسان مرتاحەکە؟ ئەوە شەرتی یەکەمە بۆ هەموو کەسێک. ینی کابرا ئینسانێکە حەڵاڵخۆر نەبێ هەموو شتێکی لە دەستێ، کابراگە حەڵاڵخۆر نەبێت توانێشی خراپە بە خەڵک، حەڵاڵخۆر نەبێت توانێ کام شتە پیسەوە بێنە سەرفیکە. ئەگەر نمونەیەکە لە بیر بێت هەر چەند وەختی ئیش و کاریشتانە کە خێرێکتان کردو و کە خێرێکە کردو و زۆر بەڕاستی بەرهەمەکەی هەر لە دنیا یەکسەر بینیوتە. بۆ خوایەمە ڕۆژانەوە دووبارە بێتەوە لامانیان ئەگەر ڕۆژێک بەیانێ فەقیرە بێ داوای شتێ بکە شتێکی بێنێ تەسەوڕەکەم سێ قاتیەوە خوای خاتەوە شوێنی. ئیمانداری زۆر ڕاست وەکو فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی بۆ کات ئەوەیە کە هەر کارێکی کرد، ئیذا عەمل عەمەلا، کارێکی کرد، ئیشێکت هەبوو، وەزیفەیەکت هەبوو، ئیتقانی تیا بکەی، وردەکار بیتیایە. و زۆر جار ئێمە پێویستمان بۆیە لە دوعا خێرەکانی خۆمانە کە دوعاکەین بۆ خۆمان، بۆ دەوروبەرمان، بۆ دایک و باوکمان، بڵێن خوایەکیان أحسن عاقبته في الأمور كلها، اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها. خوايكان لهمو إيشيكي خيرا إحسان عاقبة خيري بيك ونازا كردوا كان مانوال يبكي كي إحساني تيابت تا عاقبة خيري ما دەستکەوێت. بۆ خوابوونێکی خاڵصی تیابێت تاوەکو وەرگیرانی لای خۆی دەستکەوێت. خۆ ئەم وەرگیرانە پلە بە پلەیە، ئەنی هەیە لە ١٠٠ ئەم کردەوەی لێ وەرگیراوە، هەیە لە ١٩٠ هەیە لە ١٠٠ خاڵیسن. ئەمە ئیحسانەکەیە، ئەمە ئەوەیە کە هیچ شتێکی تێکەڵ نابێت. ئەزانم ئەگەر ئێمە لە دنیا نەگەینە ئەم بەهەشتەی ئیحسان،
لە بەرزەکانی ئەگەر بەهەشتیشمان دەستکەوێت لای خۆی گەورە ئینشاءالله دەستیشمان نەکەوێت بەڵام پلە بەرزەکانی ئەحسان و پلە بەرزەکانی بەهەشت دەستمان ناکەوێت لە قیامەتە. ئەسەفەکان زۆر قوڵ و گەورن لە بەرزەخ و قیامەتا تووشی ئینسانەکانە بن. ئەوە کەسیان ناتوان ئاگادارمان کەن مەگەر لە ڕێگەی خەوێکەوە یا ئەوانەی کە نزیک بوونەوەیەکیان بینیوە لە مردن کە باسی ئەو ئەسەف و ناڕەحەتیان ناکەن کە بۆ شتێ زیاترم نەکرد. ئەی فەرمێ تۆ لە بەرزەخە لە بەهەشتا لە قیامەتا یەکێک لەو ئەسەفانی کە ئیخوازیت ئەڵی خۆزگایە دوور کەعەت نوێژی زیاترم کردایە، خۆزگایە ئەستەغفیرڵڵایەکی زیاترم بووتایە، ئەلحەمدولillایەکی زیاترم کردایە، خۆزگایە شتێکم بکردایە ئەم کردەوەم چەند کاڵ و کرچە ئەی بینم لەسەر میزان سێرەکەم کێشی نییە ئەی خۆزگە بۆ خۆم کردایە بۆ بەرچاوی خەڵکو بۆ دەستخۆشی و زایعم نەکردایە بەڕیا. چکە جاری وهەیە قەبارەی شاخەکان بە بارستایی شاخەکان کردەوەی جوانی تۆ هێنن هی منەهێنن زۆر گەورەیە. سیرەکەی مەدح و ستایشکردن و دەرکەوتن و بۆ خوا نەبوون و بۆ مەسلحەت و بۆ دەسەڵات و بۆ پلەیەکی دنیایی ئەمەد کردووە، بۆ حەزێکی خۆت ئەمەد کردووە، بۆی پێ بڵن ئازایە بۆ پێڵن زۆر خێرخواز و زۆر چاکەکارە. سیرەکەی وردە وردە ناو کڕۆکی ئەم ئیشە جوانەی خاڵی کردێت و هیچی تیان نەماوە. بۆ شایی یەک ماوەتەوە کە لە بەرچاوی خەڵکا شتێک بۆ پیوتراوە جوان کردەوە جوانەکەی فڵانە کەس ئیشە باشەکەی فڵانە کەس لای خوا هیچی تیان نەماوە. ئێمە لە مەڵقانە باسیێواکەین چۆن دەرەقەتی نەفسی خۆمان بین تا ئەم کردوانە بۆش نەبن خاڵی نەبنەوە. چی بکەین بۆ ئەوەی لەسەر پردی سیڕات گیر نەخۆین ئازانم. ئێمە باسی سێ خاڵی زۆر گرنگەکەی ئەویشەوەیە ئیحسان لە خزمەت خوای گەورەیە بە چیە بێ بە عیبادەتی خاڵس بۆ خوا. ئیحسان لە ناو خەڵکە لەگەڵ خەڵکە بە چیە بێ مەعاملەت لەگەڵ خەڵکە بێ بە ئیحسان بێت بە چاکەکاری بێت بە ئەو پەڕی پلەی بەرزی ئیمانی بێت. ئیحسانیش لە ئیش و کارە ڕۆژانەکانی خۆتە لەگەڵ نەفسی خۆتە بە ئیتقان و وردەکاریەکی زۆرە بێت. ئافرەتێکی موسڵمان کە ئینشاءڵڵا ئومێ دەکەم یەکێک بێت لە هەرە دۆستە خۆشەویستەکانی خوای گەورە شتێکی بۆ گەڕامەوە حەزەکەم کورتەیەکی لای ئێوە باس بکەم کە پێی خۆش نەبوو خۆی دەربکەوێت یا باز بکرێ بەڵام بەڕاستی ئەم جۆرە مامەڵەکردنە لەگەڵ خوا هەمومان هەمانە بەس وردەکار نین بیبینین یا زۆر جار ئەوەنە بینمان لەگەڵ خوا لە خزمەت خوا باش نییە خوا بیرمان بخاتەوە چکە خوا بیر دەخاتەوە کە ئەو نمونە جوانە باس بکە بیڵێ ئەو نمونە بیرن نەچێت کە ساڵەکانی نەوەت لە گرانیەکەیە وەزعێکی زۆر خراپ. ئەم خوشکە ئیماندارە فەرمێ دوو مناڵی بچووکم هەبوو زۆر احتیاج بووین زۆر نەبوو بووین کە ئەو ساڵانە بە زۆری خەڵک هەمووی نەبوو بەڵام دەرەجات هەبووە فەرق هەبووە لە بینی کەسێ بۆ کەسێکی تر. تەنانەت نان خواردنی ئێوارە و نیوەڕوانی شەبوو بە موشکیلە چۆن پێی بکەین یعنی هەر خواردنێکی بەسیط چۆن دەستمان بکەوێت. ئەوسا زۆر تەبیعی بوو خەڵک نان و خورمایە خوارد نان و ئاویە خوارد یعنی نانەکەش بە زەحمەت دەسەکەوت چکە کیلۆی ئارد گران بوو. هەڵێ لەگەڵ دوو کچەکەمە چوینە سوژدە و زۆر پاڕاینەوە لە خوای گەورە دوعامان زۆرە کرد بەس ئەو کاتانە هەستەکەم عیبادەتی زۆر جوانمان لە خزمەت خوایە هەبوو. ئاوا دەخوازم ڕۆژە لە ڕۆژان بگەڕێمەوە بۆ ئەو عیبادەتانی کە ساڵەکانی نەوەد و سەرەتاکانی نەوەد من ئەو عیبادەت و خواپەرستیم ئەنجام ماوە خۆزگە ئەگەڕامەوە بۆ ئەو کاتانە ڕەنگەم خۆزگە لای هەمووشمان هەبێت. خوای گەورە هەندێک جار شتێکت پێ ئەدات شتێکی تر پێ نادا زۆر جار کە وەزعی مادیت باشە بێ سەیرەکەی ناحیە ئیمانیەکە دابەزێ خەڵکی زۆر بە قووەتی ئیمانداری باشیەوێ بەرگەی ئەو مادیەت و ئەو پارە و سەرۆتە سامانە بگرێ ئیغڕای نەکا. هەڵێ سەرمان بردە سوژدەی خوای گەورە و دوعامانە کرد یا ڕەبی خوایکیان ڕزقی حەڵاڵمان بۆ بنێری یا ڕەبی خوای لە نەهامەتی و ناڕەحەتی ڕزگارمان بکەیت. ئەفەرمی وەڵی ڕۆژێکیان ئەیترم دوعانەمانە کردو ئەم پاڕانەوانە دینارێکی ئەو کاتە وەختە پارە دینار بوو
ئەم 1000 دیناری تەبعی ئێستامان نەبوو دینارێکی ئەو کاتە بۆ ئێمە زۆر بوو نەمە ڕۆژ هەبوو ئەو دینارشمان نەبوو لە ماڵە بەڵام ڕۆژێکیان ئیتر هەر زۆر احتیاج بووین چون جانتایەکی کۆنم هەبوو کردم و سێرەکەم 10 دیناری تایە 10 دیناری ئەو کاتە کە ڕەنگە مەسرەفی تەواوی ئەو ڕۆژی ئێمە بەو 10 دینارە دابین بۆ بە تەواوی و بە کامەڵی زۆرم پێسێر هاوسەرەکەیشی الحەمدلله کە هاوسەرێکی مانداری زۆر چاکی مەسڵمان ئەفەرمێ ئێوارە لێم پرسی فڵانە کەسەوە تۆ ئەم 10 دینارە داناوتی نەوەڵڵا 10 دینار بۆ لێدانێ ڕۆژێکی تر بە هەمان شێوە جامتاکەم کردو 10 دیناری تریتیا چەند جار ئەمە دووبارە بوویەوە هەتا ڕۆژێکیان باسم کرد گێڕامەوە لای خەڵکی تر بڵی لای فڵان مسلمان وڵای الحەمدلله سبحان الله چەند جارێکە 10 دینار لە ناو جانتاکەمە بەبێ ئەوەی کەسمان دایبنی ئەمانە پێوترێ هەدیە خواییەکان ئازانم ئەڵێ بەڵام دوای ئەوە ئیتر نەما و بڕاچکە باسم کرد هەندێک لە نیعمەتەکان هەیە ئازانم نابێت تەنانەت هەر بۆیە فەرمودەی پێغەمبەر هێساڵسە بەفەرمێ بەعزێشت هەیە بەعزێ زیکر هەیە تۆ لە بینی خۆت و خوایە تەنانەت جاری وا هەیە ئەو کردەوە زۆر ورد و خالیسانە مەلائیکەش پێی نازانێ بینوسێ یا سبحان الله یاخود لە دەسەڵاتی ئەوانە نییە نووسینی ئەو جۆرە لە عیبادەتە یا قەبارەکەیەوەنە گەورەیە نانووسرێ لای ئەوان لای خوا سجلیکتر هەیە تۆمارەکرێت پیشان دەدرێت لەبرەوە هەندێشت هەیە ڕەنگە ئەتوانی پیشانی مەلایکەیشینەیە ئەوەنە خاڵیزبی لە خزمەت خوایە بڵێ خوایە من بەس بۆ تۆ یەکەم تەنانەت ئەو مەلایکانش بانەی بینن چ جای ئەوەی تۆ لای خەڵک باسیەکەی لەبەرەوە کە وەختێ باسیەکەین لە خوشکی خۆمانە لەوەی کە خوا ئەم ناز و نیعمەتە لەوەی کە تۆ زۆر جار کە باسیەکەی ئەوە نەبێکە بۆ مەدەح بێ بۆ شتێک بێت هەڵی خوا چۆن لای لێکردمەوە وەکو دلیل و بەڵگەی بوونی خوا و دەسەڵاتی خوا و ڕەزاقێتی خوا ئەیهێنیتەوە باسیەکەی بەڵام ئەفەوتیوە نامێنێ ئەم نمونە بۆیە حەزەکەم باس بکەم ئازانم چکە زۆر لە ئێوەی ئازیز و خۆشەویست کە ئێستا ئەم بینەری ئەم بەرنامێن ئەم نمونانتان هەیە بەس نەتانداوەتە بەر ڕۆشنایی ناسینەوەکانی نیعمەتەکانی خوای گەورە تا بیبین کامە هی ئەوە پیشانی تۆیاوە زۆر جار شەیطان وامان لێکات یعنی ئەم نیعمەتە گەورە نبینین کە خوای گەورە شتێکە هێنێتە بەردەست ئیشێکت بۆ ئەسازێنێت ئێستا هەموو ئێوەی ئازیز و خۆشەویست کە بینەری ئەم بەرنامەیە لە ساڵەکانی ئێوەدا ئەگەر هاوسەرگیریتان کرد بێ یا ئەگەر مناڵیش بوو لە ماڵی باوکتان نبوون ئەزانن کە ژیان زۆر قورس بوو زۆر تەنگەلان بوو هەتا 2003 ژیان وردە باش نەبوو بەڵام وردە خەڵک وەزعی باش بوو ئێستا ڕەنگە کەسێکە بێ ئەو ساڵانەی بیر بێ یا هەشتاکانی بیر بێت کە لە شەڕ بوو لە مشکلی زۆر گەورەیە بوو خۆی گەورە چۆن دەروی لێ کردەوە چۆن ڕزگاری کرد هەر نمونەی ئەم ئیماندارە بە ڕێزا ئەفەرمێ جارێکی تریان خەیاتی مەکرد خواخوام بوو 2 دینارم دەستکەوێت لە ڕێی خەیاتێکە بەڵام لە هەمان کاتیشا لە ئەساسا من نیەتی خێرم لێ هێنابوو بۆ کەسێ باوکی نییە بۆ کەسێ محتاجە یا خێرم لەو پارەکەمە ئەکرد کە دەست مەکەوت لە خەیاتەکەیە ڕۆژێکیان کچێکی 10 ساڵانی دراوسێمان هات و زۆر بە شەوقەوە قماشێکی بۆ هێنام کە قماشەکە لە ڕانیە کڕی بووی واتە لە سلێمانیا تەسەورەکەم داست نائکەوتە و قماشە تا ئەگەر سەقەتیش بوو خێرا بچم بۆی بکڕمەوە بێخەمە شوێنی لەبەرەوە کە هێنای هەتاوتی حەزەکەم ملیوانەکەی بە شێوەی ئەمریشی بۆم چاک بکەی ئەڵێ منیش تازە دەسم کردو بە خەیاتی خەیاتەکەم باش نەبوو وردە بە تەجروبەی خۆم شت فێرە بووم جاوەختی ئەو داوای شکل و شێوەیەکی جیاوازی کرد لەو قماشەی کە بۆی بدورم من پێش ئەوەی بانگ بفەرمێ بانگی ئێوارە بفەرمێت من بڕیم قماشەکەم بڕی بەڵام لەگەڵ قماشەکەم بڕی زانیم کە چاکەتەکەی یا لایەکی لە چاکەتەکەیم خەسار کرد بە هیچ شتێ بۆم چاک ناکرا و بۆم پینە ناکرا تەمان خەیاتە زانێکە هەر شتێک کە سەقەت بوو خۆی زانێت ئللا ئەبەیە قماشەکە بگۆڕێ ئەگەر زۆر خراپ سەقەت دەڵێ زۆر خراپ تێکچوو ینی زانیم کە هیچ حەلی نییە منیش لە خەفەتان ناچووکە دیارە ئەم ئیماندارە بە ڕێزا قەراری وا بووە کە پارە لەم مناڵە وەرنەگرێ ئایا لەبەر بێ باوکی بۆیە لەبەر فەقیریان بووم وتی لە خەفەتانە منیش کێشام بە مەکینەکەیە و دەستم بەرز کردەوە بۆ خۆی گەورە دەی خوایە
نەک وەکو گلەیەک بەس وەکو مناجات یا ڕەبی من ئەمەم بۆ خێر کرد ئیسە من چی بکەم خۆ لە سلێمانی شا قماش نییە بەم تەنگی مەغریبە چی بکەم تا فرێ ئەم قماشە بکەم تازەوە من چۆن ڕوون بێ شەو چی پێ بڵم کاتێکەیەتەوە بۆ ئەوی کەجلەکەی دووریەوە و قماش شەو کاتە بەڕاستی شت گران بوو قیمەتی هەبوو یانیسە قماش قیمەتێکی وای نییە ئەنێ تا خەساریش بێ زۆر ئاساییە یا زۆر بە ئاسانی بۆ یەکریتەوە دایانیت و بۆ دەستی شەکەیەوە کاتە دەست ناکەوت زۆر بێتاقەت بوو مناڵێکی بچووکم هەبوو کە مناڵەکە دیارەیە لە بێشکا بۆ یاخود زۆر بچووک بووە لە تەنیشتی مەکینەکە بووەڵە کە ئەم مناجاتم کرد و ئەم بێزاریم دەربڕی نەوعێک لە پاراستنی ئەدەبیتیان نەبوو لە خزمەت خی گەورەیە کەوتم خوایە بۆ ئاوان بەسەر هات خۆ من بۆ خێر کردم بۆچی ئاوە لەم کاتا لە دەرگادرا ێبانی مەغریبش نزیکی مەغریبە بە پەلە ڕام کردە دەرەوە تا بزانم کێ کە سەیری دەرگام کرد کەس نییە زۆر بە جددیش لە دەرگادرا کە هاتمەوە ژوورەوە مناڵەکە ئەگریا زۆر گریانێکی بەکڵ ئایا ئەو عالەمەی بینیوەکەوە دەستکاری قماشەکەیان کرد ئەو فریشتانەی ئەو فروستادانەی خی گەورە نردنی بە شێوەی لە شێوەکان ئەڵێ واللهی مامەساشتوانی بڵاوی نەکەیتەوە خۆت بەس هەر حەزم کرد و کوشتێ پێ بڵێمەوە و کەس نازانی کێیە واللهی هاتمەوە قماشەکە ڕێک بڕابوو بەو شێوەی کە پێویستێتی قۆپچە و ملیوانەکانی ڕێکخرابوو دوورا بوو حازر کرابوو ئەوەی کە خسەقەت بوو بە هیچ جۆرە هیچی لێ ناهەوە ئەڵێ لە حیبەتە هاوارم لێ هەستا ئەستەغفیر الله یا ڕەب من چیم وت خوایە تۆ چ خوایەکی ئەوە گەورەی بە خێرایی کۆمەکی بەندەکانی خۆتەکەی تۆ ئافریانەکەی یعنی شتێکی زۆر غەیرە متەوەقع کە هەرگیز نایە بە خەیاڵ تا شتێکی ئاوا دروست ببێ لە خۆیەوە و ئەم مناڵە بۆ ئەو گریانە بە کوڵاکە پەیوەندی بەو جیهانەوە هەیەکەوە بینیوێتی و زۆر لە کونفەیەکوونێکە ئەو شتە چاکراوە ئازانم ئێمە شەرمەکەین لەوەی ئەم بەسەرهاتە جوانانەی ژیانی خۆمان باس بکەین بەس حەقە بیانڵێین شەرمەکەین بۆڵین خەڵک باوەڕ ناکە بە سەدان هەزاران بەسەرهاتی ئاوا لە ژیانی من و تۆی شا هەیە لە ژیانی موسڵمانانە خەڵکە هەیە تۆ ئێستا ئەچی بۆ شاری هەولێرە چی بۆ کەرکووک ئەچی بۆ دهۆک ئەچی بۆ هەر شوێنێک سەیرەکەی خوا دەرگای وا ڕەحمەتی لە تۆ کردوتەوە لە شوێنێکە کە هەرگیز دەستی بەشەر ناگاتە ئەو شوێنە ئەوت بۆ بکات لە دەعمێکە چۆن خوا ڕزگاری کردی لە بێ احتیاجی و لە داماویەکە چۆن ڕزگاری کردی لە بێ باوکی و لە نەبوونیەکە چۆن دایشیشی کرد بە فریاد ڕس و بە ڕزگارکەری خێزانێک یا باوکیشی کرد بە فریاد ڕس و ڕزگارکەری خێزانێک لەبەرەوە ئازانم ئەم تەرسانە زۆر گرنگە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە بەردەوام بیریان لێ بکەینەوە ئاگامان لێوێت چۆن جەسەب لاشە پێویستی بە خواردن و خەوتن و ئیسراحەتێ ئەو ڕۆحەش پێویستی بە زیکر و لەخوا نزیک بوونەوە هەیە تاوەکو بتوانێت مرتاح بێت بەڕاستی چ زیکرێک باشە کاکاوات یانی تۆ ڕۆژانە هەرچەنەوە خۆش نیە پێتاڵم بەڵام ئینشەڵڵا لەبەر سوودی گشتیش ینی چ زیکرێک تۆ ئەیکەیت یا سوودی زۆری هەیە بۆ ژیانی ڕۆژانەت و بۆ ئیمانی بەڕاستی مامۆستا زیکری ئەستەغفیرالله زۆر بەڕاستی من ئیسفادەم لێ کردووە وەکو لا إله إلا الله حسبي الله ونعم الوكيل بەڕاستی ئەوانە کۆمەڵی قەڵغان یعنی زۆر من پێی مرتاح و ئیسفادی زۆریشم لێ کردەوە ڕۆژانە خۆم ژیانی ڕۆژانە هەستەکەی کە خی گەورە چۆن ئیمدادی ئینسانەکانەکە چۆن بەدەم عەبدەکانی وەشێ بۆ زۆر جەرپی نازانین کاکاوات تاکید مامۆستا بڕواکە جاری وای قەناعەت کە ینی دەستی قودرەتی خی گەورە ئەبینی بە ئیشی ڕۆژانی خۆتەوانی هەموو شتێ هەنێشت هەیە تۆ ینی تەسەور ناکەی کە بەس کە قودرەتی خوا ئەبینیت و بۆ یە بە ئیمدادتەوانی تر دەستی قودرەتی خوا هەر ئەوەی نایبینیت هیچ ناتوانانی ینی بڵێ کاکاوات تۆ بە سەرهاتێک لا نییە کە بڵین خی گەورە چۆن فرای کەسێکەوتوە لە نەخۆشیەکە یا چۆن خوا تەنان نەخۆشەکەیشی بۆ کردو بە دەرگای ڕەحمەت و بە دەرگای پاکبوونەوە لە گوناه یعنی هەموو شتێک ئیلا خێریکی تایە تا ئینسان بگاتە پلەکانی ئەحسان و پلە ئیمانێ بەرزەکان نمونەت لا نییە و کوچیرۆک و بەسەرهاتی کەسێکی نزیکی خۆت کەسێکە ماوەسا بڕواکە نمونە زۆرە بەس قەناعەت کە پیاوێکی برادری خۆم هەر نزیک بوو لە خۆم قەناعەت کە زۆر بە دنیاوە تێکەڵ بوو خی گەورە ئیبتیلای کرد بە نەخۆشیە لە دوای ئەو نەخۆشیە ئەیبینم یعنی بە تەواوەتی لە خی گەورە نزیک بۆتەوانێ یعنی دەرگای دەبەرکردنی قورئان و تێگەیشتن لە قورئان و هەموو ئەو حاڵەتانی بۆ کراوەتەوانێ
یعنی ئەوەی کە لە دەستی چوە زۆر ئەوەی کە دەستی کەوتووە بەهۆی ئەو نەخۆشیەوە زۆر لەوە گەورەترەکە لە دەستی چووە ئەرە قەناعەت کە بڕا بکە ینی حەزاکەم ناویشی بین وژنەوەر خۆی بمبینی زانێت والله مامۆستا دڵ پەیوەست بوو بەخوای گەورەوانی دائیمەن ئینسان نزیکە کاتوە لەخوای گەورە هەرچی چێنێتەوە دڵت پەیوەست بێ بەخوای گەورە و یعنی وردە دەیتێت تۆ دەرگاکانی بۆ ئەکرێتەوە ئەگەر بتوانی بگەیتەوە حاڵەتە وەلی من بەخوا هیچ نەگەشتمەتەوە حاڵەتانە خۆ کاگاوات جناب لە ناو بازاڕی زۆر کەسێ ئەڵێ بخوا لە بازاڕە ئینسان ئیمانی خۆی ینی زۆر بۆ ڕناگیری یاخود لاوازە بێ بەهۆی مادی و بەهۆی زۆر بینینی بڵین لەوانەیە تووشی نەزەر بێت تووشی ئەوە بێ بەڵام ئایا ئیمتیحانەکە لێرە هەرچەند قورسە بەڵام پلەکەش بەرز نییە ئەگەر لە بازار ڕابیت و بەڵام کەسێکی باش و ساڵح بەرە وەڵام مامۆستا بەتاکید وایە هەموو شتێکەوە دۆ سەر خۆت چەنێ تۆ حەچێکی حەز دێ بێ ئەوە ئینەکەیت ئەوەیە بەردەسێ ئەرە وەڵام من الحەمدلله لە بازار شاین و لە گەنجی و لە مناڵی شوانی بەخوا لەخوا بەزیای بە هەر عیبادەت و ذکر و حتا لەبەرکردنیشم بەخوا لە بازاڕ من یعنی کۆمەڵی شتم کە لەبەرکردن لە بازاڕ هەر لە دوکانەرە وەڵڵا بەرە وەڵڵی بەرەکەتی شێ بووە بەرەکەتیش هەیە بوو بەرەکەتی بۆ ئیش و کارەکەش هەبوو بۆ تەعاملی ڕۆژانە و بۆ هەموو شتێک ڕۆژ هەبوو جاریەوە بۆ تۆ ئەو ڕۆژە لە کاسبیە ڕەنگە کەمتر شتێ دەستکەوت بێ بەس تعویزەکەی لە معنەویاتە زیاتر بووە ئەمە قەناعەت کە زۆر بە زیاوە جێگەی گرتوێتەوانی ئەسڵەنەوە هەر لەبیر نەماوە یعنی معیشەتەکەی لەبیر نەماوە کە الحەمدلله لەوەش ناومێد نەبوویت ویزەکەیش ڕۆژێکتر زیاتری بوو لەوە چێ ڕۆژە هەر لە دڵتا هیچ یعنی ئەو ڕۆژێک کە زیگری کرد بێت چەندە زۆر مرتاحتم لەو ڕۆژێک کە زیکرم نەکردەوە بەقی دە ڕۆژیش معاملەم هەبوو بێت جا ئەم بەسەرهاتانە ئازانم زۆر جار تۆ کە ئیبیستیت بەتایبەتی ئەمە کە زۆرە گەڕین بۆ بەسەرهاتەکان یاخود بەتایبەتی ئەزمونونەکان نزیک بوونەوە لە مردن ڕێمان لە کەسانی زۆر ئیمانداری زۆر باشەکەوێکە ئەم بەسەرهاتە زۆر گرنگانیان لایە لە ژیانی خۆیانە ئەم ڕۆحانیەتانە ئازانم ئێمە لە ڕۆحانیەتەوە ئەگەینە پلەکانی حسان قەت لە مادیەتەوە پێی ناگەین لە ڕۆحانیاتەوە جوانەبین بۆ دنیا کەشمان پێش قیامەت کەسێکی زۆر عزیز و خۆشەویستی خۆم کە نزیکی خۆمە پورێکمە فەرمووی ئەمەم بۆ باس کرد ئەم دوو نمونەم بۆ هێنایەوە ئەویش فەرمووی وەڵڵاهی هەمان شت بەسەر من هاتووە لە ساڵەکانی نەوەت کە گرانی بوو زۆر بێوەزع بووین حاڵمان زۆر خراپ بوو مناڵەکانمان هەمویان ورد بوون 6 مناڵم هەبوو هەمووی لە مەکتەبە بۆ وردیش بوون پارەش نەبوو وەسفیش زۆر خراپ یەکیان داوای دەفتەری ئینگلیزیە کرد دەفتەرەکانی تر بە دەفتەری تر تەرتیب مەکرد بەرگم بۆ دروستە کرد بۆی نەیکڕین وایان شکە گران بوو بەڵام ئینگلیزی نەئەکرا ئەوە هەر ئینگلیزی وایە ڕویش گەڕام ئەم لا ئەولا هیچ نەبوو سنۆقێکی کۆنمان هەبوو من بۆ دەفتەرە گەڕام کەچی سەیرەکەم 50 دیناری ئەو کاتە ڕێکدانراوەتیایە بە هاوسەرم وتم ئەو 50 دینارە تۆ داونە ناوە لێراوتی نەبەخوا زانیم هەدیەکی خوایە هەڵمان گرت و نەک دەفتەر بەشی زۆر شتی کرد و خەرجمان کرد ڕۆژێکی تر بە هەمان شێوتم ئەو بۆ نەچم سەر لە سنۆخەکە بەمەوە کە سەرم لیا سێرەکەم 50 تریتیایە بەم جۆرە وەکو عینەن هەمان ئەو خوشکەکە دەستی کردو بە جانتاکەیە چەند جار تیکرار بووە بەڵام کە باسم کرد سبحان الله نەما ئەو خێر و بەرەکەتە نەما ڕۆژێکیان فەرمووی تەمان هاوسەری الحەمدە زۆر ئیماندارە و هەموو دووشەمە و پێنجشەمەیە بە زۆری بەڕۆژوە بێ ئەو ساڵانش گرانی بوو وتی بۆچی بەڕۆژوو دەبین بەیانی وتم وەڵڵاهی نایگرم ئەگەر خوا ڕزقێکی بۆ ناردین و خواردنێکی باشی بۆ ناردین وەڵاهی ئیگرم ئەگەر نەینار بەخوا نایگرم ڕۆژی چی لەم گرانیە خۆ فەرز نییە خۆ ڕەمەزان نییە بۆچی بیگرم هەڵێت ڕۆشتم من لە ماڵ نەبووم هاوسەریشم لە ماڵ نەبوو مناڵەکان لە ماڵە سعیان نەکرد دوایی هاتمەوە مناڵەکان باسییان کردیان دایکە وەڵاهی ئەو خواردنە کێ هەیە هێناوێتی ئەو شتانەوە کام خواردن سەیرەکەم لەبەر هەیوانەکە کەسێک هاتووە دەرگای کردوێتەوە بێ ئەوەی کەس بزانێ شێە وتی وەڵڵاهی ئەوەی ماڵ پێویستێتی لە برنج لە ڕۆن لە هەرچی پێویستی هەیە لە چەند کیلۆ گۆشت لە مریشک لە هەرچی پێویستیاتی ماڵ هەیە لەگەڵ 100 دیناری ئەو کاتە لەناو خواردنەکە دانرابوو لەبەر هەیوانەکە ئەوە 30 ساڵی بەسەراچوو نە من زانیم نە هاوسەرم نە مناڵ کەس نەیزانی چێ هێنایی ئەم نمونانە ئازانم بۆ ئەوەیە
زۆر جار خوا بە مادی و مەلموس یعنی بە ئاشکرا شتێکە خاتە بەردەسێ ئیشی پێ بۆمە هەر کەسی ئەمەی بینی ئەم حاڵەتانەی بینی ئازانم نابێت کەسی ئاسایی بێت چکە نیعممەتە خواییەکە بە مەلموسی و بە مادیەتە بەرچاوی ئەی بینێت شتێک نییە تۆزە پەنهانی تیابێت تۆزێک غامیزی تیابێت بە ئاشکرات تۆ ئەوەی داوات کردو خوا بۆی نردوی ئەڵێ هاوسەرماتەوە ئێوارە وتمەڵام منیش بەیانی بە ڕۆژەم وتی بۆ وتمەڵا شتێکی ئاوە تی وەڵاهی ئەوە خوا نەبێت خوا ڕزقێکی تایبەتە بۆی نردوین و الحەمدوللا جامە بەستەکە لێرایە ئازانم ئێمە چۆن بگەینە ئەم پلانەی ئیحسان چۆن ئاوا لە نامە خواییەکان تێبگەین چۆن لە خوای گەورە حاڵی ببین کە چیمان پێڵێت خوا داوای چیمان لێکات خوای گەورە زۆر نزیکە لە ئێمە بەس مامەڵی ئێمە ئایا نزیکە لە خوا چکە گەر مامەڵە و ئەخلاقیات و ئیمانیات و معاملە جوانە ئیمانیەکەی ئێمە نزیک نەبێت لە خوا خوای گەورە نزیک نیە خۆ نزیکە لە کافریش ئەوە تا لە ڕێگی بناگوێ لە مسلمان و لە کافر و یەک نزیکە بەس ئایا ئێمە چەنێ هەست بەو نزیکیاکەین چەنێ ئەدای ئەو حەقیقەتە گەورە و ئەو حەقە گەورە ئەەکەی ئەدەین کەوا لە خوای گەورە و نزیک بین ئەوەی ئەمان گەێنە بە ئیحسان لەم ئەڵلقەیە کە لە ئەڵلقەی دوو هەما بمێ باسی بکەم ئەوەیە کە هەرچیمان کرد پرسوڕا بە خوای گەورە بکەین ئیستیخارە سەڵات الحاجە یعنی ڕۆژانەی سە تۆ هەر ئیشێکی ڕۆژانەتەکەی پرس بەخوا بکە خوا ئەو عەبدانی خۆشەوێت کە لە هەموو شتێکە ئەگەڕێنەوە بۆ لای ئەو یعنی مە زۆر جار نەعوذ بالله بۆ هەموو شوێنە پەلە هاوێژین کە مشکلێکمان هەیە بەس بیرمانەشێ لە خوا پاڕێنەوە خوا مشکلەکە بۆ تۆ حەلەکە ئەو نەخۆشی کە تۆ گیرۆ دەی بەدەستیەوە کەرە سەرەتانە کە بەلاتەوە وایە کە هیچ کەس چارەت لای خوایە چارەسەرەکەی بێوێ چارەتەکان نەیشێوێت چارەکەی ئەو باشترە ئەگەر سەبرکەی لەبەریا و ئەگەر لە خزمەتی ئەو نەخۆشی شابمدی مەقامەکەت زۆر زۆر گەورە و فراوانە لەبەرەوە ئیستیخارە نوێژی ئیستیخارە نوێژی سەڵات الحاجە زۆر مهمە ئێمە ڕۆژانە بیرمان بێت لە خزمەتیابی خاڵێکی تر بریتێ لەوەی زیکر و فکر زیکر زۆر نزیکمانەکاتەوە لەخوا لە ئیحسان لە وردبوونەوە لەوەی کە لە خزمەت خوا چۆن مامەڵە بکەین لەوەی فێری ئەدەب ببین لە خزمەت خوایە ئەدەب لە خزمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەدەب لە خزمەتی فرمودەکانی خوا و فرمودەکانی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم زیکر زۆر زۆر گرنگە بە زیکر بە ملیۆنەها ئەولیای خوا گەیشتە مەقامە هەرە بەرزەکان کە بە خەویشێن بە پێ خەوی پێوە نابینین ئازانم زیکر حەڵقەی زیکر ئایا بە کۆمەڵ زیکرەکەن بە تەنیا دائەنیشی سونەتەکانی دوای نوێژ و پێش نوێژ هەم وەکو عیبادەت وەکو نوێژ و هەم دیسان وەکو ئەوەی کەوا سونەتە زیکریەکان ئەنجام بی ئەو زیکرانش چەنێ مقەیدین بەو زیکرانەوە ئیستیغفار ئەستەغفر الله کردن چەنێ ئەستەغفر الله ئەکەین چەنێ حەمدی خوا ئەکەین ئێمە ئەم ئەڵقانە زیاتر ئەچینە ناو ئەو باسانە کە چۆن شەوقمان بۆ دروست ببێ حەزمان بۆ دروست بێت تا زیکری خوا زۆر زۆر بکەین تا ئەم عیبادەتانە بەڕاستی بە خەست و خۆڵی و باشی ئەنجام بدەین کەواتە ئیستیخارە سەڵات الحاجە زیکر تاعەتی خوا خێر و چاکەکردن بە پەنهان و هەر شتێکە کرد لەبەر ڕەزامەندی خوای گەورە ئەنجامی بیت ئەو ڕەوشتە جوانانەی کە لە ناو خەڵکە ئەیکەیت تەسامح و لێبوردەیی هەر شتێک ئەیکەیت نیەت بێنە خوای یان من لەبەر خاتری تۆ ئەیکەم ئەم زیکر و فکر و قورئان خوێندن و تەدەبور لە قورئانە وردبوونەوە لە قورئان تۆی سە بۆ نمونە ڕۆژانە داتناوە جوزئێ لە قورئانی پیرۆزە خوێنی ئەگەر بتوانی بە تەدەبور یعنی بە ورد بیتەوە لە ئایەتەکان هەندێک ئاەت لەسەری ڕابوەستی خەیاڵ و فکر جەم بێ لە خزمەتی قورئانە اینجا قورئان بخوێنی بەڕاستی ئەمە ئیسفادەی زۆر زۆر گەورەت پێگەێنێت و لە ڕووی نزیک بوونەوە لە خوای گەورە زۆر نزیکمانەکاتەوە لەخوا خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە لە ژیانی ڕۆژانەمانە خەڵوەتە لە خزمەت خوایە لە خەڵوەتە ینی بە تەنها مێنیتەوە لە خزمەت خوای گەورەیە فێری مناجاتە بی ئەها ئەو نمونەی ئەو خوشکە بەڕێزە باسمان کرد گوتی خوای ژیان من ئەو قوماشەکە تیا چووە چی بکەم شەو یەتەوە بۆ ینی دەرگاکە زۆر تەسکە بێ خێرا خوای گەورە فریای بکەوێت فریایەکەوێت لە نەخۆشی شاوایە لە معاملەی ڕۆژانەش تاوایە لە ڕۆژوگرتنیش تاوایە لە هەموو شتێک تاوایە کە خوا چی داوالیەکەی یەت بەهانە عەبدەکانی خۆیەوە یا مغیث و ئەغیثنا یا مغیث و ئەغیثنا فریامان کەوە هەندێک جار ئەگەر دوایشی خست ئەوەش حکمەتی تایە
چکە هیچ شتێک دوا ناخرێ لای خوا بەس کاتی بۆ دیاریەکرێت هیچ شتێک فەرامۆش ناکرێ بەس تەوقیتی خۆی هەیە وەختی خۆی هەیەتە دی هیچ شتێک بێ حکمت نییە بەس مەرج نییە مە حکمەتەکەی ببینی ئەگەر شتێکیش دواکەوت چکە دوعا بەدەر نییە لەوەی کە تۆ یا ئێستا خوا لێت قبوڵەکە یەکسەر ئەوەی کە داوات کردووە وەکو نمونانەی کە باسمان کرد یاخود دوایە خابۆت دوایی بەس شەیطان جاروای بیرتەباتەوە کە ئەوە نەتیجەی ئەو دوعایە بوو کە کردت ئەنجامی ئەو دوعایە نەبوو کە کردت یاخود بۆت هەڵەگرێ بۆ قیامەت لێوە فریاتەکەوێت چکە هیچ دوعایەک بێسەمەری قیامەت نییە وە لە قیامەتە سەمەرەکەی زۆر گەورەیە حتا تەنانەت یەکێ لە خواناسانە فەرمێم لە قیامەت ئەوەمان لێ ئەڵین خۆزگایە لە دنیا خۆ هیچ دوعایەکی قبوڵ ناکردی ئەوەنە بەرهەم و نەتیجەکانی ئەو دوعایی کە قبوڵ نەبووە بۆ قیامەت ئەوەنە گەورەیە لە بەرزەخە لە مەحشەرە لە سەرپەردی سیرات لە خزمەت خوای گەورەیە مەقامەکان زۆر زۆرە بەخوا بیر بکەینەوە لە قیامەت ئازانم تەواوی ژیانمان نەگۆڕێت تەفەکر و بیرکردنەوە و ڕەپت بوونمان بە قیامەتەوە زۆر بێت زۆر شتمانە گۆڕێت خوای گەورە دڵ و دەروونمان بگۆڕێت ئیمانمان زیاد کات و ئەو هەڵس و کەوت و مامەڵانە زۆر بکەین کە خوای گەورە خۆشەوێت و ئەمان گەێنێ بە پلەکانی ئیحسان خۆشەویستانم ئەڵلقەی دووهەمی شار حەزەکەم بڵێم ئینشاء الله زیکری الحەمدولله با زۆر بکەین الحەمدولله 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 لەسەر نیعمەتەکانی لەسەر ئەو هەموو ئەو چاکە زۆرانەی بە لەحەزات چاکەی خوامان لێ نابڕێت بەخشەکانی خوامان لێ نابڕێت میهرەبانیەکانی خوا بە بەردەوامی داوارێ بۆ سەرمان الحەمدولله لەسەر هەموو ناز و نیعمەتەکانی خوای گەورە تا بێگەشتنەوەی تر بە خوای گەورەتان ئەسپێرم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله